هەمیشە بەرپرسانی هەرێمی کوردستان باز لە سەرکەوتووی حکوومەت و کابینەی نوێم دەکەن، بەڵام ئەوەی ئەم کابینەی پێدەناسرێتەوە قورسکردنی باری سەرشانی هاوڵاتیان و زیادکردنی بازەکان و گرانکردنی سوتەمەنی و پێداویستەکانی بژێوی ژیانی هاوڵاتیانە. لەگەڵ ئەو کێشە و قەیرانانەی ڕۆژانەکەڵەکە دەبن تا ئێستا حکوومەت سەرڕای بانگەشەی چاکسازی نەیتوانیوە چارەسەر بۆ هیچ قەیرانەیەک بدۆزێتەوە. ئەو خواردانەی کە ڕۆژانە هاوڵاتیان پێویستیانە و ئەو پێویستی ژیانە وایان بکردایە مەسەلە باجیان لێ سەر هەڵبگیرایە و خاڵە سنووریەکان لەوێ کاراسانی بکرایە بۆ هاوڵاتیان، بەڵام بەداخەوە بە پێچوانەوە و ئێستاکە ئەوانە ما بڵێن باج زیاتر لەسەر ئەو خواردن و ئەو پێداویستانی کە ڕۆژانە پێویستە زیاد دەکرێ و ئەبینین ئێستاکە سوتەمەنی چی لێ هاتووە و ئەبینین ئێستاکە باجی سەر دوکانەکان و مەسەلا ئەو کاڵانی کە دێتە نێو بازاڕەکان. پەرلەمانتارێکی دیکەش هۆکاری سەرەکی ئەم قەیرانانە بۆ ناکۆکی سیاسی دەگێڕێتەوە بە جۆرێک کە متمانە لە نێوانی بازاڕ و دەسەڵات و هاوڵاتیدا نەماوە. ژیان لە ڕووی باج و ڕسوماتەوە زۆر قڕز بووە لەسەر خەڵک بەڕاستی کە بژێوی خەڵک ئێستا لە ئاستێکی زۆر خراپدایە بە نەبوونی موچە و موچە دابەش نەکردن لە کاتی خۆیان. بۆیە من پێم وایە تا پەیوەندیە سیاسیەکانی نێوان لایەنە سیاسیەکان و بە تایبەت ئەوانەی کە لە دەسەڵاتیشان چووکە بیرمان نەچێت لە ڕووی داراییەوە کێشەیان دروست کردووە بۆ خەڵک کە ئەمە وای کردووە قەیرانەکان لەسەر خەڵک زیاتر گەورەتر بن و موچە لە کاتی خۆیان دابەش نەکرێت. کابینەی نوێم لەگەڵ دەست بەکاربوونی زۆرترین پەیمان و بەڵێنی بریقەدار و گەورەی داوە، بەڵام نەک هەر بەڵێنەکانی بەدینە هاتن، بە پێچەوانەوە زۆرترین ئاستەنگ بۆ ژیانی هاوڵاتیان دروست کراوە و خەڵک خۆزگە بە سەردەمی ڕژێم و کابینەکانی پێشووتر دەخوازن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.